حديثك صح جامع صغيرة ئامۆژگارێکی زۆر جوانمان دەکات. ئەفەرمێ هەر کەسێک لە ئێوە ئەگەر توانی کۆمەڵێک چاکەی هەبێ نهێنی بێ لە بینی خۆی و خوای گەورەدا بە ئەنجامی بدە. واتە هەندێک چاکت هەبێ لە بینی خۆت و خوای گەورەدا هیچ کەسێک پێی نەزانی، حتا خێزانەکەت مناڵەکانت. پێویست ناکات شەو نوێژت بانی بلای خێزان و مناڵەکانە پۆست دێدی. مام حاجی خاڵۆ گیان تۆش کاتێک کە شەو نوێژ دەکەی پێویست ناکات لای خەڵکی باسیکەی. ئەم شەو مامۆستا ئەوەنە نوێڕکات نوێژم کرد، هەموو شەوێ نوێژەکەم، ئەم شەو ئەوەنە تەسبیحاتم کرد. مام حاجیگیان بوەستە باسی مەکە. بە هەندێک چاکت هەبێ، هەندێک عیبادەتت هەبێ بینی خۆت و خوای گەورە بێ، با کەس پێی نەزانی. پیاوچاکی وا هەبوو 20 ساڵ گریا و نێڵەوە خێزانەکەی بزانێ بۆ خواگری، هەستی پێ نەکرۆ خێزانەکەی. بۆی ئینشاڵڵا با کردەوەکانمان بۆ خوا ئەنجام بدەین. هەندێک کردەوەی چاکمان هەبێ، کردەوەی زۆرمان هەبێ، هیچ کەسێک لەم سەرزەویدا پێمانی نەزانی بێ. قورئانمان خوێندووە، چاکەمان کردووە، با بۆ قیامەتی خۆمان بمێنێ. ئینشاءڵڵا لە ڕۆژی قیامەتە پاداشتی گەورەی لەسەر وەردەگرین. بەڵام ئەگەر بۆ خوش نەیکەین، خوا هەڕەشەی وەیل و جەهەنەمی لێمان کردووە.